سڵامتان لێ بێ مناڵە ئازیزەکانی ئەوڕێم چۆنن باشن هیوادارم هەمیشە باش بن ئازیزەکان زۆر خۆشحاڵم لە بەرنمەیەکی تایبەت بە ڕۆژی هەینی پێتان شادەبینەوە لەگەڵ تەواری هاوڕێم تەوار چۆنی زیتەڵی هاوڕێ باشی دەنگ و باسە چۆن من باشم مناڵەکان چۆنن مناڵەکان باشن هەمیشە باش بن مناڵ ئازیزەکان ئەمڕۆ جیاواز لە بەرنمەکانی تر هاتوون بۆ شوێنێکی زۆر تایبەت بۆ لای مناڵ ئازیزانە بۆ ئەوەی مناڵانی ئێرەش بێبەش نەبن چونکە ئێمە بەڵێنمان پێیاون مناڵانی کوردستان لە هەر شوێن و شار و شارۆچکە و گوندێک بێ بەسەریانەکەینەوە تەوار ئێمە ئەمڕۆ لەکوێین ئادی بیڵێ بەڵێ وەکو زیتەڵەی هاوڕێم باسی کرد مناڵەکان من و زیتەڵە ئەمڕۆ هاتووین لەگەڵ مناڵ پارێزی کوردستان بە هاوکاری بەڕێوبەرایەتی پەروەردەی هەڵەبجا هاتووین بۆ شارۆچکەی خوڕماڵ بۆ ئەوەی کە مناڵەکانی ئێرەش بەسەرکەینەوە پەرە بدەین بەتوانە و بەهرەکانی مناڵەکان کە لە بواری پەروەردە و وەرزشی و هوەری و چەند بابەتێکی تر ئەمڕۆ مناڵەکان ئەدوێنین کە خولی هاوینەیەیان هەیە ئێوە دەتوانن لەگەڵ ماناسێر بکەن بزانن بەرنامە تایبەتەکەی من و زیتەڵە چەند مناڵی تایبەتمان لەگەڵا بێت فەرموون با پێکەوە بڕۆین بۆ لایەن مناڵەکانی هاوڕێمان لەگەڵ زیتەڵە هاتوین بۆ ژووری هوەر بۆ بینینی وانەی هوەر لەگەڵ مامۆستای هوەرە بۆ ئەوی کە گفتوگۆی هوەری بکەین و بزانین مناڵەکان چەندێک سوود لەم وانەیە بیرن سڵاو لێ بێ مامۆستاگەر بەخێر زیتەڵەی هاوڕێمان منیش تەوار بەخێر بێنیاخوا بەخێر خۆ بناسێنی بۆ مناڵەکانی هاوڕێشمان بەڵێ من ناوم مامۆستا لانەیە لە قوتابخانەی بێسارانیم مامۆستای هوەرم لەم هاوینەیە بەشداریمان کردووە لە خولی هاوینەی مناڵپارێزی کوردستان کە بە خۆشحاڵیەوە مناڵپارێزی کوردستان ئەم ساڵ خولەکەی لە خوڕماڵ کردوێتەوە کە بە خۆشحاڵیەوە مناڵان بە گەرمبوڕی بەشداریان کردووە لەم خولە و دەستخۆشیمانێ بۆ مناڵپارێزی کوردستان کە هەموو پێداویستەکانان لە ئەستۆ گرتووە و بە شێوەیەکی بەبەرامبەرە زۆر چاکەیە ئێمەش پێمان خۆش بوو لەگەڵ زیتەڵە سەردانی ئێوەکەین و مناڵەکانی ئێرە بەسەرکەینەوە زۆر پێمان خۆش مناڵەکانیش زۆر پێیان خۆشە بەخێر نەسەر پێمان خۆشە باسی گرنگی وانەی هوەرمان بۆ بکەیت بەڵێ ئێمە لەم خولە جیاواز لە خولەکانی تر زیاتر ئەو شتانەیە کە مناڵ حەزی پێکا بۆم نە خولەکانی تر زیاتر هاندانە بۆ ئینگلیزی بیرکاری عەرەبی بەسەم خولە زیاتر ئەوەیە کە مناڵ کاتێکی خۆش بەسەر بێ بۆم نەوێنە کێشانە گۆرانیە شانۆیە لە ژوورەکانی تر وەرزشکردنە دەستڕەنگینیە چیرۆکە یعنی ئەو شتانەیە کە مناڵ زیاتر کاتێکی پێوە بەسەر بێت و دوورکەوێتەوە لەو وانە قورسانەی لە قوتابخانە خوێندوێتی وەکو شوێک بێت بۆ مێشکی ئەو قوتابیە لە ئێمە لە ژووری هوەرە هەر ڕۆژی و باسی شتێکەکەین بابەتێک تەنها وێنە کێشانە بەڵکو ئێمە پرۆڤەمان کردو خۆمان ئامادە کردو لە کۆتایی ئەم خولەیە فستیڤاڵە بکەینەوە تایبەت بە ئیشەکانی قوتابیان بۆمە ژووری هوەر شتی ئامادەکراوی خۆی هەیە بە شانۆ بە گۆرانی بە وێنەوە مامۆستای وەرزشمان چالاکی خۆی هەیە مامۆستای دەستڕەنگینیمان چالاکی خۆی هەیە ئەمەش هەنێک لە کارەکانی قوتابیان کە بۆ ئەو فستیڤاڵە ئامادەکراوە زۆر جوانە زیتەڵە تۆ زانیوانە دروستکەیت وەکو نازانم دروستکەم وانە زۆر جوان دروستیان کردووە بەڵام مەزانم دروستیکەم تەوار ئەگەر نەشتوانی ئەتوانی سوود ببینی لەوانەکانی مامۆستا و وانی لێوەرگریت وایە نیشەوڵێت بێم بۆ ئێرە لەو خولە بەشداری کەم ئەگەر دەرفەتە بێ باشە زۆر باشە دەست خۆش بێ ئەمە بۆ نمونە تەنها ئیش لەسەرەوە ناکەین قەڵەم بۆیە و وەرەقە بەڵکو ئیش لەسەرەوەکەین کە دووبارە شتێکی تر بکەین بە وێنە و دروستی کەینەوە لە وێنەکانی ترشا دیارە بۆن ئەمە لەسەر ئەم پارچە تەختە دروستکراوە بە وەرەقە دروستکراوە بەڵکو بۆی تیا بەکار چیتان بەکارهێناوە لەوەیە بەڵێ ئەمە تەختەیە وەرەقەی کۆلاجە ماجیکە بۆ نمونە مناڵەکان وێنەکە دروستەکەنەوە دووبارە بە مقەس ئەیبڕن و ئەلکێنەوە بە وەرەقەی ترۆ کە وێنەیەک دەرەچێت بۆ نمونە ئەمە تەختەیەکە تەختەیەکی بەسیتە هاتوین دووبارە دروستمان کردوێتەوە بەوەی کە بیکەین بە یەک ڕنگ و ئەو مناڵە حەزی لە چ ڕەنگێکە یان حەزی لە چ وێنەیەکە دووبارە لەسەر ئەم تەختە دروستی کات زۆر باشە ئەمە مامۆستا وەکو ڕیسایکلێکی شە بۆ ژینگەکەمان
بۆی کە ژینگەکەمان زیتەڵە پیس نەبێت و ئەو پلاستیک و کاغەز و شتانی کە ئێمە فڕێن ڕۆژانە توانین بەکاری بێنینەوە لە هونەریە. بەڵێ ئەمەش یەکێکترە لە ئیشەکانی تر ئەمە بە شێوەیەکی ئەوەی کە یعنی ڕسمەکە جیاوازتر بێ بۆ منە من پێم وتون بۆ منە ئەم گوڵە بەم شێوە دروستکەن بەم شێوە بیلکێنن جیاواز لەوەی تۆ گوڵێک بە قەڵەمێ دروستکەیت وەکو هەموو جارێکە مناڵ دروستیەکە بەڵکو چوومە شتێکی جیاواز دەکاری زۆریشی بۆ کراوە بەڵێ قەڵەکان هەموو شتێ جەخت لەسەرەوە شەکەینەوە کە لەگەڵ ئەو شافێری قیاساتە بن مەسەلەن لقەکەی گەورەتر بێت لەسەر ئەم وەرەقە چ قیاسێک ئەبێ بکەیت و چۆنە جیاوازەکەی چۆنە یان باسی ڕەنەکان خۆیان هەڵێ بژێرن وڵا ڕۆژانە ئێمە ڕسمەکەین و ئەیبینن چۆنە و چی بەکاریە و چ ڕەنگێک چۆن بێت بەکارێنن وڵا زۆربەی ڕەنگەکان بەکارێنین بۆی ئاوی ماجیکس لە بۆیە یعنی زۆربەی بۆیەکان بەکارێن وەرەقە چەنەها جۆر وەرەقە بەکارێنین وەرەقی ڕەنگا و ڕەنگی کۆلاج بەم قیاسە بە قیاسی بچووکتر ناڵێن مەقەبات تەختە اینجا لەم زوروفەی ئێستاشە جەقمان لەسەر بارودۆخی کۆرۆنا کردوەوە کە مناڵەکان خۆیان باسی ڕێنماییەکەن بەڵێ با من ئەمە بکرێن بەڵێ بەم شێوەیە زۆر جوانێ باسی کۆرۆناکەن بە ڕێنمایەکانەکات ڕاستە ئەمەژێکی لە قوتابیە دەستڕەنگینەکانمان کێشاوێتی بەم شێوەیە چۆن چەند ساڵ کێشاوێتی ئەمە پۆلی 5 بۆ 6 ئەو تەلەبانەمان بێگومان من کە هەر ڕسمەکەن بێگوماڵێم کێشە نییە کە بۆ منە کەسێکی نزیک خۆت یارمەتی و بە یعنی مناڵ سەرەتا دەستی بگری بەڵێ بەس زیاتر خۆی فکرەکەی خۆی بیرۆکەکەی خۆیەتی و یارمەتیانیاوە ئەمەش زۆر جوانەوە بزانم گۆی زەویە مامستا بەس تووڕە بووە بەڵێ ئەمە وەکو مناڵەکە خۆی بۆی باس کردم ئیسە دیار نییە بێنم قسە بکە کوانێ لێرەیە بابێت وەرەگیان مناڵەکەژێ بۆ ولامان ئێوەش بزانم ئەمە ڕسمەکەی تۆ بوو بۆمان باسکە ئەم ڕسمە باسی چیەکە چۆنی باشی ئەفەرینەوە تۆ کێشاودا بەڵێ بەڕاستی زۆر جوانە ئەفەرین باشە تۆ چەند ساڵە دەسیاوەتە کاری وێنە کێشانە من لە تەمەنی 6 ساڵیەوە دەستم کردو بە وێنە کێشان بژی زۆر باشە ئەی چی هەندەرە بووە دایک و باوکت کوبراکان زۆر باشە ئەوان فێریان کردووی بەڵێ مامۆستاکان وێنەکەی بۆ لێیان زۆر باش ئەفەری باشە وێنەکە و باسی چیەکە ئەدی پێماوە دەبێت خۆمان پارێزین لە ڤایرۆسی کۆرۆنا باشە ئەی چۆن ئەو ڕەنگانت هەڵبژار ئەوەکەیە ئەوەش سەوزایە کاتە بە پێی زەویەکە کێشاوتە ڕەنگی زەوی کە چۆنایی ئاوی هەیە سەوزایی هەیە باشە ئەی بۆ تووڕێ ئەوە ڕقی لە کۆرۆنایە تووڕە بواڵێ ڕقم لە کۆرۆنا ئەی ئەمانەواتای چییە؟ ئەمانەواتە ڤایرۆسی کۆرۆنا لە دەوروبەری زەویە ئەفەری زۆر باشە باشە ئەی لە قوتابخانە لەگەڵ وانەکاندا چۆنی وەڵا مامۆستای وێنەمان زۆر باشە فێری زۆر شت بووین لە دەرزەکانی ترا زۆر باشە کە مامەشی کردو زیتەڵە زۆر باشە خۆی و ڕۆژەیە نایوتی ئەمە زەویەکەیە لەبەر زۆری کۆرۆنا تەنانە زەویەکەشمان دەمامکی کردووە تۆ بیرۆکەیەکی زۆر باشە گرنگی بە بەوانەکانیش لە پاڵ وێنە کێشان بەڵام بیرە نەچێ گرنگی زیاتریش بێت بە وێنە کێشان بۆی لە داهاتووە بی بە کەسێکی زۆر باش بۆ وڵاتەکە و باشە هەر بژی ئەفەری زۆر سپاس ئەمەشێکی ترە لە وێنەکان کە زیاتر جەختمان لەسەر بەکارهێنانەوەی وەرەقەی کۆلاج کردووە بەشێکی ڕسمەکەی بەشێکی وەرەقەی کۆلاجە کە من یەکەم جار پێم وتن بەم شێوەیە بیکەن بەم شێوەیە وەرەقەکان چاکەن و بیلکێنن نمونەی زۆرتریان بۆ هێنا زۆر جوانە وێنەیەکی تریژێ بە دیوارەکەەوە ژەر بەڵێ ئەوانە بە هەمان شێوەیە بڵێ وەرەقەی کۆلاجە زیاتر بەوانە ئیشەکەین تەوارەوە قژی لە قژی منەچێ زانی خێر زۆر جوانە ڕسمەکانمان زۆرە وەکو وتم ئامادەمان کردو بە فستیڤاڵی کۆچایی خولەکەمان ئەمانە بەشدارە بن لە پێشانگایە بەڵێ ئێمە لە کۆتایی خولە ئەو شتانی ئەنجاممان ناوە لەم خولە ئەمانەیە بە فستیڤاڵێک بەرهەمەکانی شتەکانی خۆمان نمایشکەین کە ئایا بۆ منە دایک و باوکی ئەو قوتابیەت
ئەم مناڵە چیە کردووە لێرە یعنی ئێمە بەرهەمەکانی ئەو مناڵە وەک پێشکەشی خێزانەکەشی خێزانەکانیان ببینێتەوە، بەڵێ زۆر پێشکەشی باشە. ئەوانیەکەینەوە زۆر باشە، زۆرم پێخۆشە کە مناڵەکان ئەو توانایان هەیە ئەو وێنانە بکێشن و ئێوەش هانیان ئێن لەگەڵیانە. باشە بۆیان سەخت نییە بەکارێنانی ڕەنگەکان ناوی چی بوو؟ بۆی ئاوی بۆی ئاوی و لەگەڵ بۆی چەوری و کۆمەڵی وڵایی سەرەتا تۆزێک بەتاوی بۆ مناڵەکان ئەوانەی تەمەنیان 6-8 ساڵە تۆزێ بۆ ئەوانە ناڕەحەتە ئێمە 6 ساڵمانێت تا 12 ساڵ لەگەڵ ئەوانە تۆزێ خەریبوون قورسترە بەس لەگەڵ ئەمانە بۆم نەجارە دووجار پێڵی ئەم شتە ئاوا بەکارێت باشە زوو فێرەبێت ئاگاشم لیان بوو پڕیانە کردەوە بەتاواتی ینی بە سپێتی بەجیان نا بەڵێ ئەوە زۆر جەخت لەسەرەوە کەم وەڵێم ڕستم با سپێتیتیانە بێ دایمەم نمونانیان شانە زۆر جوانترا ئەڵێم بە سپیتیانە بێت زۆر جەخت لەسەر ئەوە کەمەوە چەند ساڵە لێرەم نەک بۆ ئێرەش بۆ قوتابخانەکەی خۆمان زیادەڵم تکایە بەسەمی بڕکەنە زۆر باشە دەست خۆش بێ مامۆستاگیان بێن سەرچاو پرسیار هەیە وەڵام مامۆستای پرسیارێکم هەیە تەمەنی و مناڵانی کە بەشدارن لێرە ئەبێ تەمەنیان چەند بێ واتە بە پێی تەمەنە بەڵێ تەمەنیان دیاریکراوە 6 بۆ 12 ساڵە ئەو تەمەنە لێرە وانە دەخوێنێت پۆلی 1 تا پۆلی 6 زۆر باشە دەستا خۆش بێت بچینە لای مناڵەکانیش کەمێک قسەیان لەگەڵکەی منیش پێم خۆشە لەو کاتە سریانەکەم بەڵێ با بڕێین زۆر باشە بەخێر بێنە سڵاو هاوڕێکەم چۆنی؟ چۆنی؟ دەنگ و باسە چۆنە؟ من باشم ئەی تۆ؟ باشی؟ خۆشە. ئەو تۆ ناوت چییە؟ سایە. سایە ئافەری سایەکە ئەی تۆ ناوت چییە؟ ئەی من نەناسی؟ نەوەڵا. وەرە بە گوێتا بێڵێم زیتەڵە زیتەڵەیە؟ ئەی چۆن؟ باشە. چۆنی دەنگ و باسە؟ باشم. ئافەرین باشە ئەو تۆ وێنەی چێکێکی؟ وێنەیە وەکو بڵێ مەساسە وێنەی مەساسەیەکە. مەساسە زۆرە خۆی؟ زۆر حەزیرەیە. باشە ئەبێ کەمی کەیتەوە بڵێ بۆچی؟ بۆ دانەکانە خراپە دوای دانەتیان نامێنێ باشە پێم بڵێ لە پۆلی چەندی؟ لە پۆل 5 بۆ 5 دەرەچم. ئافەرین بۆ 5 زەرەچی زۆر باشە ئەی لەوانەکانی تر تا باشی؟ ئەلحەمدوللا لەمویە باشی. ئەی چ سوودەکەی لەم خولە بینیوە؟ دەخوا بەزای مامەسای و نەرمان زۆر باشە و وێنەی جای پێداوین و پێی توینی بیکێشین و هینە زۆر سوودمان وەرگرتووە. ئەی حەزەکی بەردەوامی لە وێنە کێشان؟ بەڵێ. زۆر باشە هەر بژی کەواتە بەردەوام بە لە وێنە کێشان بەگوێی ئەو ڕێنمەیان نەکەی کە مامۆستا پێتەڵێ باشە؟ ئافەرین دەسە خۆش بێ هەر بژی دەکارەکەی خوب بکە باشە؟ سڵاوتان لێبێ هاوڕێکانم چۆنن؟ باشن؟ ناوت چێتەوە؟ محەممەد ئافەری لە پۆلی چەندی؟ بۆ 5 دەرەچم. هەر بژی ئەی تۆ کچە جوان؟ نام سەنایە. سەنا ئافەری سەنا لە پۆلی چەندی؟ وەڵا بۆ 5 دەرەچم. بۆ 5 ئافەرین ئەی تۆ ناوت چییە؟ محەممەد گیان لە پۆلی چەندی؟ دەرەچم بۆ 5. هەر بژی ئافەرین ئەی تۆ؟ ڤینا ئافەری ڤینا ئەو هەوڕێ و بەرمان ناوی چی بوو؟ وش ڤینا نەبوو؟ ڤاری خوشکنێەوە؟ ئافەرین باشە ئەی تۆ لە پۆلی چەندی؟ 5 هەر بژیت ئافەرین باشە ئەوە تۆ وێنەی چیەکەی؟ پیتەکانە نووسی بە ئەنگلیزی وایە؟ ئافەرین زۆر باشە هەر بژیت ڕەنگەکانە زۆر جوانەکە هەڵە بژاردووە ئافەرین ئەی تۆ کچە جوان ئەوە وێنەی چیە کێشی؟ وەکو ئەمە کێشم و ئەو وێنەی وا کێشیتەوە؟ ئافەرین ئەی کە جوانە زۆر باشە وەکو خۆی دەرەکردووەتەوە ئافەرین زۆر باشە ئەی تۆ وێنەکە و باسی چیەکە؟ خانووە کێشم. خانوو ئەی ئەو نوتە جوانانە چییە؟ ڕەنگن. ڕەنگ زۆر جوانە وەم زانیەڵێ هەنگ ترسا گوتم نەیە پێمانەوە بە ئافەرین خانووەکە زۆر جوانە و جێم نەبێتەوە؟ جێم نەبێتەوە؟ ئێدا خانوویەکی گەورە دروستکە ئەمجارە بۆی جێم بێتەوە باشە؟ ئافەرین ئەی تۆ ئەوە وێنەی چی کێشی؟ ئەی ئەوارە ئەو گوڵە چەند جوانە ئەو گوڵەی سوورە وایە؟ ئافەرین تۆ حەزت لە چ ڕەنگێکە زۆر؟ بەمەیی بۆچی؟ ڕەنگێکی جانەیە وایە؟ کە زۆری حەز لە ڕەنگی بەمەی و سوور و ئەو شتانێ پۆشەکانی منیش جوانە ڕەنگەکانی؟ ئافەرین
دە باشە هەر بژی وێنەکانی خۆتان بکێشن بۆ هیوایە کە بەردەوام بن ئاوا کاری باش بکەن لە هاوینە بێن بەشداری خولەکان بکەن لەبەرەوەی سوودی لێبینن باشە ئافرین هەر بژی چۆنن مناڵەکان باشی هەر باش بن هاتم بۆلاتان بۆی کە وێنەکانتان ببینم بزانم چیتان کێشاوە سوتان بینیوە لە وێنە کێشان چۆنی تۆ ناو چییە؟ ناو محەممەدە ناو محەممەدە چەند ساڵی؟ 12 ساڵی هەر بژیت ئاگام لێت وێنەکەت پڕە کردەوە لە پێشە خانۆکەت دروست کرد دواتر کۆمەڵێ ماجیک هێنا پێکەوە ئاوات لێکرەوە چی بوو؟ ئەوە هین ئاسکرێمە ئەوە ئاسکرێم شتە باشە ئێم نقطانە چۆن دروستکرە و خاڵانە ئەوە بە ماجیک کرد بۆچی واد لێکرد وەکو باران بێ وەکو بارانێکی ملەوەن جاری وا هەیە بارانی شەبارەی ڕەنگە و ڕەنگ ڕاستەکەی سێرکەم مناڵەکان بیرکردنەوە و تێڕوانینی ئەم مناڵانە چەند جوانن باشە لەگەڵ وایە پێم بڵێ لە پێشە ئەمە گیان دروست کرد ویستی خەت دروستیکەی وتم ئاوا دروستیکەی جوانە بەس یەکسەر بەو شێوەیە دروستە کرد زۆر جوان دروستە کردووە ئەمانە چین تایەتی؟ ئەمانە پرتەقاڵ پێگەی پرتەقاڵی پێگەشتون؟ حەزم لە پرتەقاڵە من تۆ چ میوەیەکە خۆی زۆر؟ حەزم لە تومبەرەنگی خۆشە زۆر باشە ئافرم بەردەوام بەلەم وێنە کێشانە باشە سوودی لێ بینیوە کاتێکی خۆش بەسەرە بی وایە زۆر باشە لە ماڵی شەو وێ ناکێشی زۆرم کێشتووە جاری وا هەیە ئەی بم بۆ مامۆستاکان کاتە لە ماڵەوەی کێشیت و دواتری بی ئەی تۆ بە مامۆستاکانت ئەی بەشداری کردو لە پێشانگە هەر بژیت زۆر باشە چۆنی تۆ خۆش ناو چییە؟ کاشما تۆ بووی وێنەی زێبێکت کێشا بوو؟ باشە چیتری کێشاوە ئەمڕۆ؟ من ئەمڕۆ وێنەی ئەم خانوم کێشاوە زۆر جوانە فڕیشە کردوتەوە مناڵەکان سێرکەن ئەمان وێنەکانیان بەسپێتی بەجێ ناهێڵن هەمووی بە ڕەنگی زۆر جوان پڕەکەنەوە ئێوە ژوا بکەن زۆر جوانە ئەمە واتای چییە ئەم دوو خانووە؟ ئەمە خانووە ئەمەش سەوزایە ئەوش باشە کامە ماڵی خۆتانە؟ ئەوێن گەورەکەیان زۆر باشە ئەی پشت ئەمە وێنێکی تری کێشاوە ئەی ئەمەیان باسی چیەکە؟ ئەمەیان مامۆسا پێیای هی مناڵای تربوتی ئێوە تۆخیکەنەوە زۆر باشە کاتە هاوکاری یەکتری شەکەن باشە ئەگەر هاوڕێکت لێرە بڵێ من پێویستم بەم قەڵەمەی تۆیە تۆ بەکاری هێنی ئەیەی تێ یانچی پێڵی ناتوانم بدەمێت پێدەم پێدەی زۆر باشە ئافرم کاتە بێ هاوکاری یەکتری بکەن باشە تۆ ناو چییە؟ مارینا چەند ساڵی تۆ؟ زۆر باشە باشە پێمان بڵێ خانوویەکی کێشاوە تۆش بەڵام خانووەکەت ئێشتا پڕ نەکردوێتەوە ئەتێ چۆنایی پڕیکەیتەوە بەڵامەوە ناوەکی بە ڕەنگاوڕنگ بە مناڵەکانی هاوڕێشمان بیبینن بەم شێوەیە ستونیە ئەوەی وێنەیەکەی هینیەکەی ڕەنگیەکەی ئەی ئەمە چییە؟ ئەمە ڕێگاکەیەتی زۆر جوانە هەر بژی ئەی ئەو وێنەی تۆ کامەین پڕ کردوێتەوە سەوزایەکەی زۆر باشە هەر بژی بەردەوام بە ئەی ئەمە ناوی چی ئەمانە چی؟ ئەمە بۆی چەوری ئەمانە خۆشە بەکارهێنانی تۆ زیاتر هیچ بە کامیانەکەی ماجیکەکانیان ئەمانە هەردووکیان هەر بژی ئەی تۆ چۆنی؟ ناو چییە؟ لیرە چی دروست کردووە؟ ئەمە بەس ئیسەویستموانی هینکەمەوە ئەوانی پڕ بکەیتەوە بە ڕەنگی مۆر تۆ حەزت لە چ ڕەنگێکە؟ پەمەیی کامە لەمانە پەمەیە بزانمەزانی ئافرین ئەی ئەمە چییە؟ بۆی ئاویە؟ ئەمە هاوڕێکەت بەکارهێنێ تۆ بەکارهێنیت؟ بەکارهێناوە پێشتر؟ ئەبێ فڵچەیەکی خۆی هەبێ ئاوا تایبەت دواتر تەڕی بکەیت و ئاوایی بەکاری بێنی لە ماڵی شەخۆشم هەبێ بەکاری هێنم زۆر باشە مامۆستاکان فێریان کردووی کە چۆن ئەبێ بەکاری بێنی ئەی دوای ئەوەی کە وێ ناکێشی دەستە شۆیت ئافرم هەر بژیت جەڕستی لێ ئەکساسی ئافرم تاوەگەڕەوە بۆی کە جلوبەرگەکانیشە پیس نەبن دەست خۆش بێ زۆر سپاس با بچینە لای هاوڕەکانی ترتە سڵاو لێبێ چۆنی؟ ناو چیە تۆ؟ ڕۆژین چەند ساڵی؟ 10 ساڵی؟ پێت خۆشە بەشداری کردووە لەم خولەیە؟
هەربژی دوێنێ چی و کێشاوە؟ وێنەی گەشتایەکە و کێش بە بەم لەوەنی بە ڕەنگا و ڕەنگی دارم پێ کێشە و خۆرەکەشم ڕەنگەم هەربژی تۆ چۆنی؟ خۆش ناو چییە؟ سەوا سەوا تۆ گوێ ناکێشیت؟ وێنەکەشت تەواو کردووە؟ زۆر جوانیشە گروپی نالی واتای چییە؟ نازانی؟ دەی باشە دەست خۆش بێ چۆنی تۆ؟ ناو چیە تۆ؟ ژوان جوان تۆش وێنەکەم زۆر جوانە وێنەی کچێکە؟ دەمیشی سوورە وایە؟ هەربژی تۆ چۆنی؟ باشم ناو چییە؟ موبین ڕوبین؟ موبین باشە موبین تۆ چی و کێشاوە؟ من وێنەی بەلەمێکی کێشەوە زۆر باشە هەر بەردەوام بن لەم وێنە کێشان و کارە هونەریانەتان باشە زۆر دەستڕەنگین و باشنێەوە چالاکن پێم خۆش بوو لەگەڵتان نابووم لەگەڵ زیکەڵەیە ئەڕۆین بۆ ژوورێکی تر دەستان خۆش سڵاو لێبێ مامۆسا سڵاو لە ئێوەش بەخێر باشی بەخێر زۆر سپاس هەرک نەبێ خۆ بناسێنی من هودا مامۆستای ئینگلیزیم لێرە لە مناڵپارێزی کوردستان قڵێ کردوێتەوە بۆ خوێندکاران خوێندکانی سنوورەکەمان زۆر دەستخۆشییان لێکەن و سپاسیانەکەن بەڕاستی شتێکی زۆر باشە ئەم خوێندکار بۆ خوێندنی هەم قوڵی ئەم هاوینەکەشی هەم لێرە ئێمە بەهێزکردنی زمانی ئینگلیزیە زیاترەوەیان فێرەکەین زمانی ئینگلیزیان باشتر بێت جوانی بە ئینگلیزی قسە بکەن و شە و ڕستە و ئەمانیان بۆ نووسین و فێریشیانەکەن چۆنیەتی هەڵسوکەوتی ڕۆژانەش هەر بە ئینگلیزی باشە مامۆسا ئەو وانەی کە لێرەی خوێنن وانەی قوتابخانەیە یان خۆتان وانەتان داناوە خۆمان منهەجێکمان هەیە دامان ناوە بۆ هەموو پۆلەکانە بەڵام ئیتر ئێمە خۆمان لێرە بەپێی پۆلەکانی گونجێنین بکەم و زیادەکەین بەپێی تەمەنەکان تەمەنی وا هەیە پێویستی بەوەی ئەیبیسیدیەکە فێر بێت و لەگەڵ وشەی سادە ئەو تەمەنانێک کە بەرزترن پێویستیان بەوەیەکە وشەی زیاتر و ڕستە لەساوانەی خوارە وشەیان فێرەکە لیانە پرسیینەوە بەڵام بۆ منە پۆلی یەکتوانە نووسینی وشە و ڕستەی نییە بەڵام پۆلەکانی کە وشەشیان بۆ نووسین و ڕستە و لێشیانە پرسیینەوە ئەی مامۆستا من و زیتەڵە لەو دیبووین لە ژووری هونەر گوێم لە ئێوە بوو گۆرانیتان لێە و سێریشتانە کرد ئەوە تواناییە لێرە ئێمە خۆمان خۆم بەینی پێیان ئەڵێم وشەکانیان پەڵێمەوە ئەوەیە اینجا بە تەلەڤیزیۆنەکەش بەیان لێ ئەیەم گۆرانی و شتۆنیەتی فێرکردنی وشەکان و هەمویان بۆ لێم و تر دووبارە دوای ئەوەش دیسان لێیانە پرسمەوەی تراوە فێرە بن لە ماڵەوە مڕاجعەکەن تر جوانتر بۆ ڕۆژی دواتر جوانتر فێرە بن زیتەڵە تۆ ئینگلیزی زانی؟ هەلو های ئۆکەی ئیتس ئەتەوار ئەو شتانە زادەم مامۆسا باشم لە ئینگلیزیە زۆر باشە زۆر باشە مامۆسا ئەو مناڵانی کە لێرە بەشداریەکەن لە پۆلی چەندەوە بێ بەشداریکەن واتە هەموو پۆلەکانی تایە لە پۆلی یەکەوە بۆ پۆلی 6مان هەیە سەرەتایی واتە تەمەنی 6 بۆ 12 ساڵمان هەیە ڕاستە مامۆسا ئەم خولانە بەس هاوینان دەکرێتەوە واتە لە کاتی پشوەکانە بەڵێ لە کاتی پشوەکانە لەبەرەوە خوێندکار ئەوە مەشغوڵی ئەنتەرنێت و سۆشیال میدیانە بێ زیاتر گرنگی بە فێربوون بێت زۆر باشە دەستە خۆش بێ مامۆساکە ئێمە چی بۆ لای مناڵەکان باشە تەواکە زۆر سپاس مامۆسا سپاس بۆ ڕووماندووبوونە سڵاوتان لێ بێ چۆنن؟ باشن ئەو تۆ ناو چییە؟ ئەمەل ئافرین ئەمەل لە پۆلی چەنی؟ بۆ سێ دەرەچوو بۆ سێ دەرەچی ئافرین حەزت لە خولی هاوینەیە؟ ئەم خولەی ئەمڕۆ بەشداریتیە چییە؟ وەڵا زمانی ئینگلیزی فێرم زمانی ئینگلیزی فێرەبی ئەی سوودی لێ بینیوە؟ ئافرین هەربژی بەردەوام بە و گرنگی زیاتری پێ بە باشە؟ ئافرین ئەمەلگیان چۆنی تۆ؟ باشی ناو چییە؟ ئەرینا لە پۆلی چەنی؟ لە پۆلی سێم دەرەچوم بۆ چوار لە سێ دەرەچی بۆ چوار ئەرینا هیچ سوودێک لەم خولە بینیوە؟ باشە ئەتەوێ بەردەوام بی بۆ نمونە ئەگەر ساڵێکی تر بکرێتەوە؟ بۆچی؟ ئەم خولە مامۆستاکان زۆر دەرزشتی خۆشمان پێ دەڵێن و خۆی لەگەڵ شتی خۆشیشمان بۆ دەکەن ئێمە سپاسی مامۆستاکانمان دەکەین ئافرین زۆر باشە ئەریناگیان ئەی تۆ چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ مایە ئافرین لە پۆلی چەنی؟ دەرەچوم بۆ چوار دەرەچی بۆ چوار زۆر باشە هەستێ ئەکەی سوودێ لەم خولە بینی بێ؟ باڵە زۆریشم لەبینیوە زۆر باشە ئەی ئەم خولانە هاوکاری باشتانەکەن لە قوتابخانەیە؟ زۆر باشە ئافرین
کەواتە ئەو مناڵانەی هاوڕێشێکە ناتون بۆ ئێرە بۆ خولەکان پێیان بڵێن وەرنە خولانە سوودیان هەیە باشە؟ ئافەری سڵاو هاوڕێکە چۆنی؟ باشی باشی؟ ناو چییە؟ هەنا هەنار یان هەنا؟ هەنا هەنا ئافەری لە پۆلی چەند هێنا؟ 3 بۆ 4 دەرەچی سێ بۆ 4 دەرەچی ئافەری هەنا لەگەڵ هاوڕێکانتا هاتووی بۆ ئەم خولا؟ بەڵێ بۆچی؟ لەبەرەوەی سوود وەربگرن ئافەرین باشە ئەگەر زمانی تر بزانین سوودی هەیە یان زیانی هەیە؟ سوودی هەیە سوودی هەیە بۆ وانەکانیشمان سوودی هەیە بۆ ژیانی ڕۆژانەشمان سوودی هەیە وایە؟ بەڵێ کەواتە بێ بەردەوام بین و زۆر بە باشین کە بۆ مامۆساکان ناوخەین بزین وانەکانیان چیە و چیمان پێڵێن باشە؟ باش ئافەرین ئەی تۆ چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ ستایش ئێستایش لە پۆلی چەنی؟ دەرەچم بۆ 4 دەرەچی بۆ 4 هەر بژی زۆر باشە ستاهیش باشە گرنگی ئەو خولانە بۆ مناڵ لە چیایە؟ ماسە فێری زمانە دەکەم وامان لێکە لەوانەکانمانە باش بین وایە؟ ئافەرین ئێواتانەوێ بەردەوام بن؟ بەڵێ کەواتە ئەبێ سوپاسی مناڵپارێزی کوردستان و سوپاسی پەروەردەی هەڵەبجە بکەین کە هاوکارێکی باش بووە لەکردنەوەی ئەم خولەیە وایە؟ زۆر باشە ئافەرین بەردەوام بن لەوانەکاتان هەتا و کاتێ مامۆسایەتەوە باشە؟ زۆر سوپاس بۆ ئێوە خوا حەفیز چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ زیلان ئافەری زیلان لە پۆلی چەنی؟ دەرەچم بۆ 4 دەرەچی بۆ 4 ئافەری زیلان تۆ بۆچی هاتووی بۆ ئەم خولا؟ لەبەرەوەی سوودی لێ ببینم سوودی چی لێبینی یادی پێم بڵێ بام نیش ببیتر ئینگلیزی تایە فێری هەموو پیتەکانە بیت فێری هەموو شتێک دەکە ئافەرین زۆر باشە کەواتە واد لێکا لەوانەکانی قوتابخانەشا باش بی وایە؟ ئافەرین نەربژی ئەی تۆ چۆنی هاوڕێکە؟ باشی؟ ناوت چییە؟ محەممەد کاکە محەممەد کاک محەممەد باشە ئەم خولانە بۆ مناڵ سوودی هەیە یان زیانی هەیە؟ سوودی هەیە ئەی ئەتێ مناڵانی تر بێن بۆ خولەکە؟ باشە سێرێکی کامێرەکە بکە و بڵێ مناڵان پێویستە بەشداری خولەکان بکەن لەبەرەوەی سوودی زۆری هەیە مناڵان پێویستە بەشداری خولەکان بکەن چونکە سوودی زۆری هەیە ئافەرین هەر بژی دەست خۆش ئەی تۆ چۆنی؟ باشم باشی؟ ناوت چییە؟ ساتیار سادیار؟ ساتیار کاکە سادیار ناوێکی خۆشەیە لە پۆلی چەنی؟ دەرەچم بۆ 4 دەرەچی بۆ 4 هەر زۆر باشە ئافەری باشە ئەم خولا سوودی پێگەیانووی؟ بەڵێ بۆچی؟ فێری زمانەکان نەبی فێری وانەکانی تر دەبیت ئافەرین باشەی لە قوتابخانەیە باشی؟ بەڵێ لەوانەکان تامووی باشی؟ بەڵێ. حەزەکە ئینگلیزی بە باشی فێربی؟ بەڵێ. زۆر باشە کەواتە تۆ ئینگلیزی بە باشی فێربە دواتریش ئەو مناڵانەی کە ئینگلیزی نازان تۆ فێریاکە باشە؟ باش. ئافەری ساتیارگیان دەستان خۆش بێ هەر بژی سوپاس چۆنن مناڵەکان؟ باشن چۆنی تۆ؟ باشم ناو چییە؟ محەممەد لە پۆلی چەنی؟ دەرچوون بۆ 5 دەرچووی بۆ 5 باشە تۆ لە قوتابخانەیە وانەی ئینگلیزیە خوێنن وایە؟ بڵێ ئەم ڕۆژکە بەشداریت کردووە لە خولی ئینگلیزی و کە ڕۆژانەیت چەندێک سوود بینیوە لەگەڵ قوتابخانەکەتە؟ باشم لێبینی سوودی لێ بینیوە؟ زۆر باشە کاتە بەردەوام لەم خولانە بەشدار بە باشە؟ زۆر باشە ئەی ئێوە تۆ ناو چییە؟ محەممەد تۆش ناو محەممەدە لە پۆلی چەنی؟ دەرەچین بۆ 4 دەرەچی بۆ 4 بەڵێ ئەی ئەزانی ئەمڕۆوانەکەتان لەسەر چی بوو؟ بەڵێ باسی چیە کرد؟ باسی ئەوانە و ئەوانە باشە ئەمە چییە؟ ئەمە کاندی واتای چییە؟ چکلێت ئەی ئایسکرێم؟ هەر پێ دەڵێ ناسکرێت هەر ئایسکرێم؟ باشە ئەی تۆ ناو چییە؟ محەممەد ناو محەممەدە پۆلی چەنی؟ دەرەچم بۆ 4 دەرەچی بۆ 4 ئەیزانی من ناوم چییە؟ من ناوم تەوارە خۆشحاڵ بووم ئەمڕۆ کە ئێوەم بینی تۆ توانی بۆمان باسکەی ئەمە ئەمڕۆ چیتان خوێنوە؟ نە باسی هەمان بۆ بکاڵێ ئای و یو وی و دەی چی بۆ بەکاریا؟ هاف ئەبێ لەگەڵ ئەوانەیە بڵێ هاف ئەگەر هی و شی و ئێدبێ ئێوازانن توزانی ئەو کاتا بێ بە هاس ئافەرم زۆر باشن چۆنی تۆ؟ ناو چییە؟ ئەلین پۆلی چەنی؟ لە سێم دەرەچم بۆ 4 دەرەچی بۆ 4 زۆر باشە
ئەی دڵخۆشی کە بەشداری کردووە لەم خولەیە؟ بەڵێ زۆر باشە دڵخۆشم منیش کە ئێوەم بینی. سڵاتان لێبێ چۆنە نێوە؟ باشی هەر باش بن پێم بڵم ناوتان چییە باشە با لەمەوە دەست پێکەین ناو چیێتۆ؟ من نام دیارە لە پۆلی چەنی؟ دەرەچم باشە دەرەچی بۆ شەش زۆر باشە ئافەرم ئەی تۆ نام دیارە باشە تۆ لە پۆلی چەنی؟ لەسم دەرەچم بۆ چوار هەر بژیت ئەی تۆ لیا لیا تۆ لە پۆلی چەنی لیا لەسم دەرەچم بۆ چوار ئافەری ئەی تۆ ژیان ژیا بەڵێ تۆ لە پۆلی چەنی؟ منیش لەسم دەرەچم بۆ چوار هەر بژین زۆر باشە منیش تەوارم خۆشحاڵ بووم ئەمڕۆ کە ئێوەم بینی بەردەوام لەم خونانەیە بەشدار بن و هەروەها وانەی ئینگلیزیەکەتان ئەزانم چونیام کە زۆر باش بووە بۆیە بەردەوام بن باشە؟ زۆر چاکە ئێستا لەگەڵ زیتەڵەیە ئەڕۆین بۆ ژوورێکی تر پێکەوە بڕێن خواتان لەگەڵ وادا لەگەڵ سڵاو لێ بێ مامۆستاگیانم کاتەوە باش سڵاو لە ئێوە سڵاو مامۆستا چۆنی؟ زۆر سپاس ئێوە چۆن باشی زۆر سپاس زۆر سپاس بەخێر بێن زۆر سپاس خۆت بناسێنی مامۆستاگیان بۆ مناڵەکان من مامۆستا هادی حەسەنم بەڕێوەبەری ئەم خولەم کە لە مناڵپارێزی کوردستانەوە کراوەتەوە خولێکی هەمە ڕەنگە ئەم ژوورە ژووری دەست ڕەنگینی چالاکی بناڵەکانە ئەم کەرەسانە کە مناڵان لێرە خۆیان دروستیەکەن کەرەسەی بەکار هاتوو هەنێکی ڕاستە یعنی هێناومانە بەڵام زۆرینەیان مناڵەکان ئەوانی کە بەکەڵک نەماوە لە شوێنیگە ئەیەنن لێرە بەکاری هێننەوە زۆر باشە زیتەڵۆکو باسمان کرێمە ڕیسایکڵیەکە بۆ ژنگەکەمان دووبارە بەکارهێنانەوە بۆی کە ژنگەکەشمان پیس نەبێت زۆر باشە مامۆستا ئەم کاری دەستیانە هەموو مناڵەکان خۆیان کردویانە؟ بەڵێ هەمووی خۆیان کردوانەوە ڕۆژانە مامۆستا ڕێنمایانەکەین ڕێنمایی مناڵەکانمانەکەین پیان ئەڵێن یانی بە کەیفی خۆیان چیانەوێت دروستی بکەن هاوکاریشیانەکەین لە دروستکردنی شتەکان بەکارێنن مامۆستاگیان ئەو شتانێک کە لێرە بەکارێنن زیاتر بۆ نمونە مور و هەروەها شلیلە و پاشان ئەم تیپانە شتی هەمە ڕەنگ بۆ نمونە ئێستا ئەمە دروست کراوە ئەمە شتی بەکاراتوە بۆڵ وەکو بڵێ خواردنەوەیەک بۆ دواتر تۆکەیتان بەکارهێناوەوە لەگەڵ قەسەبەکەی کردوتانە زیتەڵەسەیە کە کردوێتی بە ئینجانە و گۆڵ زۆر بۆ نمونە ئەمەش دروست کراوە لێرە ئەمە گوڵێک ئەمەش هەمووی شتی بەکاراتوە بزانم دەبەی خواردنەوە گازی و شتەکان خواردنەوە گازیەکان بۆ بە گوڵ ئەمە بەکارهێنەوە پاشان یاری میکانۆ لێرە بۆی مناڵەکان زیاتر تەرکیزیان بجوڵێنین بێشیان بجوڵێنین بۆ دروستکردنی شتی تازە و شتی هەمە ڕەنگ و کۆمەڵێشتی کەشکە لەسەر تەختە کە دروست کراوەوانە بۆ نمونە ئەمەی ئێرش ئەگەر ئەمەش هەر شتی بەکار هاتووە هەر هەموویان ئەمانە هەمووی مناڵەکان دروستیان کردووە ڕۆژانە شتی زیاتریژەیە بۆ بوونە ئەوانەی کە لەو بەرەوە هەن ئەوانەمان هەیە کە عەفوو ئەمانە هەمووی لە مور و ئەمانە کە لە بازاڕا هەیە زۆری هەر لەمانن کە ئەفرۆشێ ئیشی دەستە بەڵێ ئیشی دەستە مناڵەکان زۆر ڕاتن زۆر حەزیان لەمەیە شتی جۆرە جۆریان دروست کردووە شتی جوانی زۆر مێشتی ئەو بابەتانە مور و شتانە خۆتان بۆیان نەکردنی ئەم مناڵەکان خۆیانی خۆمان بۆیان نەکردن لایەن ڕێکخراوی مناڵپارێزەوە بۆیان کراوە و ئەوان ئیتر لێرە شتی پێ دروست ئەکەن سوودمەند دەبن لێ زۆر باش مامۆستا ئەو مناڵانی کە بەشدارە بن لە خولەکە تەمەنیان چەندە؟ لە تەمەنی 6 ساڵ بۆ 12 ساڵ بەشدار بوون لەم خولە زۆر باشە دەست خۆشتەوارجان من هیچ پرسیارێکم نەماوە پرسیارم نەماوە دەست خۆش بێ ئێوەش بەخێر زۆر سڵاتان لێ بێت چۆنن؟ باشن؟ ئافەرین ناوچی کچە جوان؟ نام شیفە شیفا ئافەرین لەو ناوە خۆشە شیفا لە پۆلی چەندی؟ دوو پۆلی دوو ئافەرین شیفاوە چییە بەدەستەوە؟ ملوانکە خۆ دروستە کردووە؟ ئەزانی ملوانکە دروستکەی؟ باشە کێ فێری کردووی؟ هەر خۆ ئەی لێرە مامۆساکانە شتی فێر کردووی؟ ئافەرین زۆر باشە تۆ حەزت لەم خولانەیە؟ بۆچی؟
لەبەرەوەی شتی جوان فێرەوی ئافرین هەر بشی ئەی تۆ چۆنی کوڕە جوان چۆنی ناو چییە ئافرین لە پۆلی چەنی لە پۆلی یەک ئافرین هەر بشی ئەی تۆ چۆنی باشی ناو چییە داوید ئێوە بران ئافرین ئەی تۆ لە پۆلی چەنی یەک دوانە نێوە ها ئافرین تەمە درێژ بن هەر بژی ناو چییە هەناسە ئەنەس هەناسە هەناسە وامزانی ئەنەس چونکە ئەنەس ناوی کوڕە هەناسە چۆنی باشی باشی هەناسە تۆ لێرە چیەکەی وەڵا دەست بە نوشت دروستەکەم هاتووی بۆ خۆل بەڵێ باشە باشە پێم بڵێ سوود بینیوە لە خولە بەڵێ ئەزانی چی دروستکەی دەست بن چی دەست بن دەستبەر هەر بژی زۆر باشە تۆ توانی کە گەورە بوو ئەو شتانە دروستکەیت و دواتر لە بازارە بیفرۆشیتەوە و سوودیان لێ بینی باشە ئەفەرین چۆنن باشی باشن بەڵێ ناوت چییە تۆ حەمەد کاکە محەممەد چۆنی دەگو باسە چۆنە وەڵا باشە باشی کاکە محەممەد خۆم ساڵ دەرچووی لە قوتابخانە وایە بەڵێ ئەفەرین بۆ پۆلی چەند بۆ پۆلیسێ دەرەچم بۆ پۆلی سێ دەرەچی واتە لە دوو بووی دەرەچی بۆ سێ بەڵێ ئافرین کاکە محەممەد ئەوە چییە لە بەردەسا ئەوە چی دروستە ئەمریکانوی خانی پێچاکەکەم ئەفرین ئەی باشە لەم خولەیە ئەو شتانەتان فێرەکەن وایە بەڵێ ئەمانە سوودی هەیە بۆ مێشک بۆ بیرکردنەوە بەڵێ. وەنیا بۆ زانین فێری زۆر شتەبین وایە بەڵێ. تۆ حەزت لەم خولەیە بەڵێ ئەتەوێ بەردەوامبی بەڵێ. زۆر باشە ئافری کاکە محەممەد چۆنی تۆ باشم ناوت چییە یاد یاد ئافرین کاکەیان لە پۆلی چەنی دەرەزمەسی دەرەچی دەسێ ئافرین ئەوە تو چیەکەی خەریکی چی لێرە خەری سەر میکانۆ ئەزانی شتی جوانی پێ دروستکەی ئێزانی من دروستکەیتەوە بە میکانۆ نازانی خۆشم نازانم ئافری کاکە محەممەد کاکە محەممەد چێ دی ناوچی بوو یاد کاکە یاد تۆ کاکە محەممەد بووی وەنیە بەڵێ بیرم چۆ باشە کاکە یاد تۆ حەزت لەم خولانەیە بەڵێ سوودی هەیە بۆ بەڵێ حەزەکەی بەردەوامبی بەڵێ. کەواتە لەگەڵ هاوڕێکان تا بەردەوام وەرە بۆ ئێرە باشە باش. ئافرین سڵاو چۆنی باش ناو چییە ڕامان کاکە ڕامان یا ڕامان ڕامان ئافری کاکە ڕامان لە پۆلی چەنی دەرەچوو بەسی دەرئەچی بۆ سێ زۆر باشە ڕامان ئەو شتە جوانە چییە بەدەستەوە ئەم شتە بە هین دروست کراوە بەچی؟ بەدەبە بەدەبە زۆر باشە کەواتە ئێمە ئەتوانین سوود لەو شتانە وەرگرین کە فرێ ئەدرێوەنیا وەکو ڕیسایکلین دووبارە بەکاریان بێنینەوە بۆ ئەوەی لە جوانکاری ماڵا بەکاریان بێنین وایە ئافرین هەم بەوە ماڵەکانمان جوان نەکەین هەم ژینگەکەشمان پاگەکەینەوە پیس نابێ وایە ئافرین ئەی تۆ پێم بڵێ سوود دەبینیوە لەم خولانە چۆن شتی باشت فێرەکەن مامۆساکان ئافرین ئەوە خۆ دروستە کردەوە وایە ئێتەوێ بەردەوامی هەر زۆر باشە ئافرین هەر بژی چۆنی تۆ باش ناو چییە ڕەوا ئافرین لە پۆلی چەنی دەرەچم بەسێ دەرەچی بۆ سێ زۆر باشە ئەی تۆ چ سوودێکە لەم خولانە بینیوە فێری چی بووی فێر بووی ئاواشت دروستکەی وەکو ئەم هاوڕێ و ئەی ئەزانی ئەو شتانە بەکاربێنیتەوە کە ئێمە دووبارە فڕێیەی بەڵێ زۆر باشە کەواتە ئەبێ پەرە بە تواناکانمان بین ئەبێ گوێ بە ڕێنمایەکانی مامۆسان بین ئەبێ بە قسەکەین بۆی بزانین لە داهاتوە چیمان لێ دەرەچێ باشە هەر بژین ئافرین دەست خۆش سڵاوتان لێبێت چۆنن مناڵەکان باشی هەر باش بن پێم بڵێن ناوتان چیە و لە پۆلی چەنن باشە تۆ ناو چییە ئەوی ئەوین لە پۆلی چەنی دەرەچم بەسێ دەرەچی بۆ سێ ئەی خەریکی چی دروستیەکەی خەریکی بازار بازنەی ئادی پیشارمان بە بە مناڵەکانی تری هاوڕەشمان بیبن سێرکەن چی دروست کردو چەند ملەوەن و جوانیشە ئەمە چۆن دروستە کرد چی و بەکارهێناوە پەنتم هێنا موربەکانی تێکرد زۆر باشە ئەیکی یارمەتیای لە گرێدانەکەیە مامۆستا هەر بژیت تۆ چۆنی باش ناو چییە دەری دەریا لە پۆلی چەنی تۆ دەرەچم بەسێ دەرەچی بۆ سێ تۆچی و دروست کردو چیە لە بەردەمتا مەسەبەتەیە بەڵێ گوڵی تایە زۆر جوانە ئەمە چییە بەکاری هێناوە ئەمە مەقەبا بوو بەڵێ. مەقەباکەم بڕی مەتێ؟ من دروست کرد
باشە زۆر جوان دروستی کردووە زانی هەر بژیت بەردەوام بە جلەکانیشت گوڵی تیا وەکو گوڵەیە تۆ ناو چییە؟ محەممەد تۆ لە پۆلی چەنی؟ لە پۆلیسی وتی ئەوەم بەرێ ئەمانە تۆ دروستە کردوون؟ زۆر جوانن سێریان کە مناڵەکانێوەش ئەمە چۆن دروستی کردو بۆمان باسکە ئەمە کێیە؟ لە زیتەڵی هاوڕێشمە چێ زانی؟ ئەوە دیتەڵەیە زیتەڵەیە مە؟ زیتەڵی دروست کردووە باشە ئەی ئەوە چییە؟ ئەویان منم کچە؟ زۆر باشە زۆر جوان دروستی کردووە بەردەوام بە باش؟ ئێوە ناوتان چییە؟ تۆ ناو ئەوینە لە پۆلی چەنی؟ دەرەچی بۆ سێ ئەی تۆ؟ من ناو لیدایە تۆ لە پۆلی چەنی؟ ئەمدا لە پۆلیەکە بۆ دوو دەرەچوو زۆر باشە ئەی ئێوە پێتان خۆشە کە بەشداریتان کردووە لەم خولانەیە؟ ساڵێکی تر ئەگەرم خولە دووبارە بۆ بەشدارە بنەوە؟ باشە ساڵێکی تر لە پلانتانە چی دروستکەن؟ چی دروستەکەن؟ لەوانەیە مامۆستاکەتان شتی جیاوازتان پێ بڵێ زانی؟ هەر ساڵۆ شتێکتان پێ بڵێ هەر ساڵۆ بابەتێک بێ کەواتە ئێوە ساڵانە توانن بەشدارن بۆی کە سوودمەند بن باشە؟ زۆر باشە جۆنی تۆ؟ ناو چییە؟ ئایلین لە پۆلی چەنی؟ دەرەجم بۆ سێ هەر بژیت تۆ باسی ئەم میکان و پشکۆلانەمان بۆ بکە ئەمانە چۆناین چۆن بەکاریان؟ خانووی بۆ دروستەکەی و ئەوانە خانی پێ دروستەکەی؟ زۆر باشە هەر بژیت بەردەوام بن مناڵەکان باشە؟ زۆر دڵخۆشم کە ئێوە بینن ئاوا چست و چالاکن و دەست ڕەنگینن بە هیوام کە بەردەوام بەشداریکەن لەم خولانەیە سەرکەوتوو بن ئەڕۆم بۆ لای کۆمەڵی مناڵی تری هاوڕێی ئێوە باشە؟ داری خواحافیز سڵاو لێ بێ مامۆستاگیان باشی؟ سڵاو لە ئێوەش ئێوە چۆن باشن؟ زۆر سپاس مەمنون من و زیتەڵەی هاوڕێم هاتوین بۆ ئەم ژوورەش بۆ ئەوەی کە ئێوەش ببینین بزانین کار و چالاکیەکانی ئەم ژوورە چییە؟ بەخێراتن سەر چاو کار و چالاکیەکانی ئێمە دەرسی ئێمە چیرۆک و ڕێنماییە مناڵەکان چیرۆکیان بۆ ئەگەڕینەوە لەسەر چیرۆکەکە بۆ نمونە پرسیارەکەین ڕێنماییەکان چین بۆ نمونە زوو خەوتن و زوو لە خەواڵسان و کەمتر بەکارهێنانی مۆبایل و اینجا نان خواردنی بەیانی و دەست شۆشتن و ئەم شتانە هیچ لەسەر ئەم شتانەکەم بۆ نمونە ئەو ڕۆژەی من لەسەر مۆبایل قسە ئەکەم چیرۆکێک ئامادە ئەکەم لەسەر مۆبایل ڤیدیۆیەک ئامادە ئەکەم لەسەر مۆبایل دواتریش پرسیارکردن لە تەلەبەکان لا مناڵەکان بەم جۆرە مناڵ شتی باشتر وەرئەگرێت بە گفتوگۆ زۆر باشە کاتە ئێوە لە ڕێگەی چیرۆک و ڕێنمایی مناڵەکانەکەن ئەو بابەتانی کە باسیەکەن چین زیاتر چی لە خۆگرە؟ بۆ نمونە هەروەکو پێشتر وتم بۆ نمونە ئێمە چیرۆکێک ئامادەکەین لەسەر خواردنی نانی بەیانی ئەو مناڵە ئەگەر نانی بەیانی نەخوات ناتوانێت گوێ بۆ مامۆستا بگرێت بۆ نمونە من یاریەکم هێنا ئەم یاریە ئەگەر نانی مناڵێک نانی بەیانی خواردبوو یەکێکیشان نانی بەیانی نەخواردبوو یاری دەستشکانەوە بوو ئەوەی نانەکەی خواردبوو بەهێز بوو وزەی پێبوو چالاک بوو بەڵام ئەوەی نانەکەی نەخواردبوو لە یاریەکە دۆڕە بۆیە مناڵەکانیش وتیان مامۆستا ئێمە لێمەوە فێربووین کە چیتر هەموو کاتێک پێشەوەی بین بۆ قوتابخانە نانی بەیانی بخۆن بۆ ئەوەی چالاک بین و زەمانتیان دەستخۆشواتە بابەتەکانتان پەروەردەی بەڵێ زۆر باشە تەوالی چ پرسیارێک هەیە؟ زیتەڵە پێم خۆشەوە بڵێ مامۆستا ئێمەش زیتەڵەی هاوڕێمان ئەگەڕێ بە شار و لادێکانە چیرۆک بۆ مناڵەکانە خوێنێتەوە و بە هەمان شێوەی ئێوە ڕێنمایی مناڵەکانەکە زیتەڵە تۆش ئەوە کردو چیرۆکە گێڕاوە بەڵێ مامۆستا ئێمەش بەرنامەیەکمانەیە ئەچی سەردانی گوندەکانەکەی لەوێ لەگەڵ مناڵە ئازیزەکانە دانیشتنێگەکەی چیرۆکیان بۆ خوێنینەوە کە پەروەردەی بێ دواتر لەسەر چیرۆکەکە کە بۆ ماخوێنەوە هەنێ پرسیاریان لەکەینەوە کەوی نەگفت و گۆڵ لەگەڵیانە زۆر باشە دەستان خۆش زۆر سپاس مەمنون پێمان خۆشە بڕۆین بۆ لای مناڵەکان زۆر سپاس مامۆستا مادوومان کردی دەستان خۆش بێت زۆر سپاس زۆر سپاس مناڵە ئازیزەکان چۆنن؟ دەنگباسان چۆنە؟ باشە فەرین پێتان خۆشە ئەمڕۆ هاتم بۆ خولماڵ؟ زۆر باشە باشە پێم بڵێ ئێوە ئەمڕۆ لێرە بۆ چی هاتوو بۆ ئێرە؟ بۆ ئافەرین بۆ بەشداریکردن لە خول خولەکەتان خولی چییە؟ چیرۆک وایە؟ باشە ئێوە هیچ سوودێک لە خولی چیرۆکە بینن؟ ئادی وەکو چی؟ بۆ نمونە ئەو وانانەی کە مامۆستا بۆتان باسەکە ئێوە هیچ سوودێکتان لێ بینیوە بۆ نمونە کە ئەڵێ دەستکاری مۆبایل مەکەن ئێوە هەر یاری پێکەن
ئافرین ئەی کاڵێ نانی بەیانی بخۆن نانی بەیانیە خۆن ئافرین ئەی ئەگەر بڵێ ماسک ببەستن کۆرۆنا هەیە ماسکە بەستن زۆر باشە کەواتە وانەی چیرۆک زۆر سوودی هەیە بۆمان لەبەر ئەوەی بیرکردنەوەمان زیاترەکە توانای مێشمان بەهێزترە بێ هەروەها زانیاری زیاتری لێوەرەگری بۆیە پێویستە بەگوێ ڕێنماییەکانی مامۆساکەین و ئەو چیرۆکانەی کە مامۆسا بۆمان نەخوێنێتەوە هەمووی سوود بەخشن بۆیە ئەبێ ئێمە بە وردی گوێ لێ بگرین باشە؟ ئافرین هەر بژین ئەی پێتان خۆشە بەردەوامن لەم خولانە؟ زۆر باشە زۆر دڵخۆش بووم بەناسیتان سوپاس بۆ ئێوە بەردەوام گوێتان لەوانەکانی مامۆسا بێ بەباشی گوێ لێ بگرن باشە؟ هەر بژین دەستان خۆش چەپڵێ بۆ خۆتان ئافرین ناڵ ئازیزەکان بەڕاستی ئەمڕۆ ئێمە لە شارۆچکەی خوورماڵ بووین زۆر دڵخۆش بووین ئەزانن بۆ لەبەرەوەی چاومان بەم مناڵە بەهرەمەندانە کەوت مناڵی زۆر باش و بەتوانان زۆریان پێخۆشە کە لەم خولانەیە بەشدار بن ئەوە زۆر گرنگە بۆ ئێمە کە مناڵان کاتەکانی خۆیان هەروە بە فیڕۆ نەیەن لە کاتی پشوەکانە پێویستە سەردانی ئەو خولانەکان کە بۆیان نەکرێتەوە وایە تەوارگیان زۆر ڕاستەزی تەڵی هاوڕێم مناڵەکان تا بەرنامەیەکی تری تایبەتی ڕۆژی هەینی بەخواتان ئەسپێرین خواتان